بۆ سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کورسان وزارەتی پەروەردە پارێزگاری سلێمانی لیژنەی پەروەردە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی و ڕای گشتی هەرێمی کوردستان بابەت یاداشت ئێمە وەک زۆرینەی کارگەری قوتابخانە و خوێندنگاکان بەشێک لە بەرپرسانی پەروەردە و زۆرێک لە سەرپەرشتیارانی پەروەردەی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی پارێزگای سلێمانی لە پێناو خراپی باری ژیان و گوزەرانمان کە زیاتر لە 50 ڕۆژە موچە دابەش نەکراوە ئەم کۆڕووکۆبنەوەیمان ڕێخست بە مەستی داواکردنی کۆمەڵێک داواکاری کە خۆی لە چاکردنی گوزەران و ژیانی ڕۆژانەمان دەبینێتەوە داواکارین ئەم خاڵانەی خوارەوە لە ماوەی یەک هەفتەدا بچێتە بواری جێبەجێکردنەوە یەکەم دابەشکردنی موچە بە زووترین کات پێدانی 2 موچە تاوەکو ڕێکەوتی دەستپێکردنی تاقیکردنەوەکان کە دەکاتە 1/6/2020 بە دابەشکردنی موچە بە 30 ڕۆژ جارێک وەک حکومەت بەڵێنی دابوو پەروەردە بخرێتە یەکەم ڕیزبەند لە دابەشکردنی موچەدا داواکاری لە ماوەی یەک هەفتەدا لەلایەن حکومەتی هەرێمەوە وەڵاممان بدرێتەوە بەڵێنی جێبەجێکردنیان بدەن لە کاتی جێبەجێ نەکردنی ئەم داواکاریاندا هەڵوێستی تونمان دەبێت لە دوای ئەم هەفتەیە ڕێکاری مەدەنیانەی فراوانتر دەگرینە بەر و لە ئەنجامی وەڵام نەدانەوەی داواکاریەکانمان تاوەکو پێش ڕێکەوتی 1/6/2020 ئەوە بڕیاری هەڵپەساردنی هەموو کارە پەروەردەکان دەدەین کە لە نێوانیاندا جێبەجێ نەکردنی سەرجەم پرۆسەکانی تاقیکردنەوەکان مامۆستا کاگارام زیرە دۆکۆمنتەری هەروە قسەی کریستیانو ڕۆناڵدۆ